گرێبەستی فرۆشتنی چەک لەلایەن ئەمریکاوە بە تایوان دەسەڵاتدارانی چینی نیگەران کردووە و داوا لە ئەمریکا دەکەن ئەو گرێبەستانە ڕابگرێت و بە هەڕەشە بۆ سەر ئاسایشی وڵاتەکەیان وەسفی دەکەن، بەڵام سەرۆکی تایوان ڕایگەیاند سوورن لەسەر ئەوەی ئەو گرێبەستەی لەگەڵ ئەمریکادا بۆ کڕینی فڕۆکەی جەنگی F-16 کردویانە جێبەجێ بکەن. وەزارەتی دەرەوەی چین نەیشاردووەتەوە بەردەوامیدان بە پەیوەندی سەربازی لە نێوان ئەمریکا و تایوان بە پێشێلکاری دادەنێت، بەڵام تسای ئینگوێن سەرۆکی تایوان لە وتەیەکدا ڕایگەیاند سوپاسی ئەمریکا دەکەن لە بەرامبەر ئەوەی ئامادە بووە 66 فڕۆکەی جەنگی لە جۆری F-16 بە تایوان بفرۆشێت. ئێمە قۆناغی چوارەمی کڕینی چەک لە ئەمریکا بەرز دەنرخێنین. ڕای دەگەیەنین ئیدارەکەی دۆناڵد ترامپ پەسەندی کردووە. ئەم دووپاتکردنەوەیش دڵنیایی دەدات کە ئەمریکا ئامادەیە درێژە بدات بە هاوکاریەکانی بۆ پارێزگاریکردن لە ئاشتی و ئارامی لە گەروی تایواندا. ئەم بڕیاردانەش بەپێی ئەو پەیوەندیە کارایی نێوان تایوان و ئەمریکایە و ئێمەش مافی خۆمانە کە پارێزگاری لە وڵاتەکەمان بکەین. خوازیاری ئەوەشین چین ڕێز لەو مافە بگرێت. بەپێی زانیاریەکانی سەرۆکی تایوان کە لە وتوێژی ئاشتی لە ئاسیا و زەریای هێمندا بە ڕۆژنامەنووسانی ڕاگەیاند گرێبەستی کڕینی 66 فڕۆکە جەنگی ئەمریکیەکە بە هاکەی 8 ملیار دۆلارە. لە بەرامبەردا چین نەک هەر ئامادە نییە و ڕێکەوتنە وەک هەوڵدان بۆ پاراستنی ئاسایشی تایوان ببینێت، بەڵکو وەک هەڕەشێکی گەورە بۆ سەر ئاسایشی خۆی مامەڵەی لەگەڵدا دەکات و هەموو هەوڵێکی خستۆتە گەڕ بۆ ئەوەی ئەمریکا قایل بکات ڕێکەوتنەکە هەڵبۆشێنێتەوە. وەزارەتی دەرەوەی چین جەختیشی کردوێتەوە دۆسیەی تایوان کاریگەری لەسەر سەروەری و سەلامەتی خاکی چین هەیە لە ئەگەری هەر ڕووداوێکیشدا هەنگاوی پێویست بۆ پاراستنی بەرژەوەندەکانیان دەگرنە بەر.